لە 2/6/2030 گیرەیە تا زابەر لەبووە لە هەرێمی حکومەتی کوردستان کە بام بەردن هەروەی ئیسلامیەت لەبەر گردی هەروەی ئیسلامیەت لەبەر دۆسیەی بێسەروشوێنانی سیاسی دۆسیەکە دەیان ساڵە دەستی پێکردووە و چیرۆکێکە و دوایی نایەت. بێسەروشوێنەکان کابوسی سەدان خێزانن کە تا هەنووکە بە ئومێدی گەڕانەوە و بینینەوەی ونبووەکانیان چاوێکیان لە دەرگای ماڵەوەیە. ئەوە 10 ساڵە پیاوی گیراوە خۆم 7 ساڵە پیاوەکەم گیراوە ئەندامی کۆمەڵی ئیسلامی بووە بێمنەتین لەو حکومەتە ئەگەر تاوانی هەیە برن ئەوە تاوانەکەیەتی محکەمەیکەن ئەگەر ئەو نەتاوان بارە ڕەمی بکەن ئەگەریش بێ تاوانە ئازادیان بکەن معنای نییە حتا ئیساوە چەند ساڵەوە 7 ساڵە ئێمە لە چاوەڕوانیدان 4 مناڵم هەیە. کارگێڕی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامیە سەرقاڵی دۆسیەکانی نێو حیزبەکەیەتی یەکێک لە دۆسیە گرنگەکان کە بەردەوام لەسەر مێزەکەیەتی و بەدواداچوونی بۆ دەکات دۆسیەی بێسەروشوێنبووانی کۆمەڵی ئیسلامیە کە خۆی دەڵێت ژمارەیان 6 کەسە و بەردەوام لە سۆراخی دیاریکردنی چارەنووسیاندان. تا ئەم لەحزەیە من قسە بۆ جەنابتانەکەم 6 کادری کۆمەڵی ئیسلامی لە هەردوو دەڤەری هەولێر و سلێمانی بێسەروشوێنن و هیچ سۆراغێکیان نییە و هەر ئەگەرچی ئێمە لایەنە پەیوەندیدارەکانی هەردوو لامان ئاگادار کردوتەوە لە مەسیری چارەنووسی ئەو بەڕێزانە تا ئێستا نەتیجەیەکی یەکلاکەرەوەمان دەست نەکەوتووە. ئەم دیاردەیە بەڕاستی ئەمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەدوایە ئەچین و بەردەوامیشین بۆ لە هەموو ئەو کۆبوون و سیاسیانە کە کردومانە لەگەڵ ئەو لایەنانە باسمان کردووە. ئەگەر بام لە دەرگا بدەت هەموو خۆشیەکانم بۆ دەگەڕێتەوە. تۆ بابت دیوە یان نەدیوە؟ ناوە نەبینیوە. نەدیوە. ئێستا زار پێشت تەواو کردووە. سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانە قسە لەگەڵ منداڵ یەکێک لە بێسەروشوێنبووان دەکات کە ماوەی زیاتر لە 16 ساڵە باوکی بێسەروشوێنە و هیچ سۆراخێکی نییە. سۆراخ عومەر ئاشکرای دەکات تا ئێستاش پرۆسەی بێسەروشوێنکردن بەردەوامە و هەفتانە چەندین کەس بەدەر لە ڕێوشوێنە یاسایەکان و لەلایەن هێزە فەرمی و نافەرمیەکانەوە بێسەروشوێن دەکرێن. لە هەرێمی کوردستان بەداخەوە گرتنی زۆرە مەلێ ڕفاندن بێسەروشوێنکردن تا ئێستا بوونی هەیە و بەردەوامیشە وەتوانم بڵێم هەفتانە چەند هەفتە جارە لە هەرێمی کوردستان کەسێک یا چەند کەسێک بێسەروشوێنەکرێن چارەنووسیان دیار نابێ بڕیاری دادوەر و بڕیاری گرتنیان نییە و هەموو ئەم پرسانش لە چوارچێوەی زیندانە نهێنیەکانی دەستگای ئەمنی باڵای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە کە لە دەرەوەی هەموو چاودێری و هەموو لێپرسینەوە و هەموو یاسایەکە تەنانەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤیش ناتوانن ئەو زیندانانە بپشکنن کە زیندانی ئەو دەستگایانن و ئەوانەشی بێسەروشوێنن تا ئێستا جگە لەوانەی شەڕی ناوخۆ هەمویان لەو زیندانانە ماون و ئێستا لە هەفتەی ڕابردوو دۆسیە چەند هاوڵاتیەکی بێسەروشوێن کراو کە لە چەند هەفتەی ڕابردووە بێسەروشوێن کراون و چارەنووسیان دیار نییە ئاراستەی لیژنەی پەیوەندیدار کراوە بۆی کە چارەنووسیان دیاری بکرێت. لە ساڵی 2015 لە وەڵامی پرسیارێکی سۆرا عومەر کەریم سنجاری وەزیری ناوخۆی کابینەی ڕابردووی حکومەتی هەرێم داوای کرد سەرجەمی بێسەروشوێنەکان وەک شەهید تۆمار بکرێن. ئەمەش کاردانەوەی تونند و بەرفراوانی کەسوکاری بێسەروشوێنبووانی لێکەوتەوە و داوای ئێسکۆپروسکی کوڕ و هاوسەرەکانیان دەکردەوە. والله دێم گشتانە کوزم لەسەر کوڕەکانم تۆ کوڕم هەبوو هەردووکتان برد خواختان لەمسەنە کوا دیوەکان کوا مەومەکتەکانمان کوا مناڵەکانمان یا الله. لە هەرێمی کوردستان بەهۆی شەڕی ناوخۆ و کاریگەریەکانیەوە زیاتر لە 500 کەس بێسەروشوێن بوون بەهۆی بوونی هێزی چەکدار و زیندانی نهێنی لە دەستی حیزبە دەسەڵاتدارەکان و زاڵبوونیان بەسەر دادگا و یاسادا بەردەوام ڕێژەی بێسەروشوێنبووان لە بەرزبوونەوەدایە و هیچ کام لە لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەم بابەتە وەڵامێکی لۆژیکیان پێ نییە.
ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی